پشتیماوی به هنودان بدومایی هاتی قناغا دوی خول پلیکا کردستان آطاپا پیدست بکر. الدهو که یاناگار میوانداریا یانا شقلاوه کر. اتنیوایی که دا یاناگاره باشتر در کفت و چندین دلیوین گل کرنیجی بود درست بون بیک و مفای جور گیرید. ات برانبرش دا یانا شقلاوه پشت بستن سر هیرشن هفدش و تاپن جگیرد کر. الشاشیه که هیلا براوانیا گاره یاریزان یانا شقلاوه محمد هاوار گولا پیشکفتنه بو یانا خود تو مارکر و افنی و وی انجامی بدومایی کاد. اتنی وادوی دا یانا شقلاوه پستر هات اتیاری دا و شیام فاش تا پنجه گیر ببینی تو دو گول اندیتر پسری تو مار کرد. کشلای هر دو یاریزانان محمد هاوار و محمد سردار به هات نتو مار کرن. و یاری بسه گولن پاقشت بر جواندی یانا شقلاوه دا بدومایی کاد. سپاس بۆ خۆی گەورە کە ئەمڕۆ توانیمان لە دەرەوە یاریگای خۆمان سێ خاڵی گرنگ بەدەست بێنین. سوپاس بۆ ئامادەبوونی هەندەران بەڕاستی یاریەکە بۆ مە یەکجار قورس بوو چونکە یاریگای گارە وەگو بڵێن تەواو شارەزای یاریگاکە نەبووبن دەتوانی بڵێ لە شەوتی یەکەم ئەوان زیاتر هەلیان بۆ ڕەخسا بەڵام لە شەوتی دووەم دوای خوێندنەوەی تیپی بەرامبەر و جێبەجێکردنی پلانەکانی ڕاهێنەر توانیمان سێ گۆڵ تۆمار بکەین هەمان ئەو پلانانێکەوە ڕاهێنەر بۆمانی دیاری کردبوو جێبەجێ بکەین بە تەواوەتی. لاعباجی شوطی اول راستی ئاستەکە باش پێشکەش کرد یعنی هەجمەک تنێ شەقلاوە یا بری گەڕێزێ بوو یانە شەقلاوە هەجمەک یا بری خەلەتی تۆگە کەسیمە گوڵەخۆری شوطی دوێ ئەم هاتی نەساحێدا موفق نەبووین یا دژی ئینشاڵڵا بوو لعبێت بێت تعویزکەین و دێت موفق بین. بگمان در فتا یا دابازین احتمالا بجنه حتی راده که می خود تأهیل کری بس یا مربعی جی راستی بجمتا شوله ما بزحمتر لیکف چونکه جمهوره یاریو کم بو و هر واسا نقطه مجید کمن. ابوان انجامان یانا شقلاوه جه خول ریزا دویت لیستا خولا پلیکا کردستان دا مکم کرب 13 خالان و برین یاناگار کیرتر بونون حال ریزا 5 خالان. آمد بریفکانی، کانال اسمانی پیام، دهوک.